چی دەزانی لەبارەی بەناوبانگترین هەڵخەڵەتاندنی دوژمن لە گۆڕەپانی شەڕدا لە مێژوو چۆن فێڵێکی بچووک سوپایەکی خستە لەرزە لە گۆڕەپانی جەنگدا سەرکەوتن هەمیشە بەستراوە نییە بە ژمارەی سەرباز و هێزی ئاگرەوە زۆرجار کوشندەترین ستراتیژیەت ئەوچەکە شاراوەیە کە مێشکی دوژمن دەکاتە ئامانج و دەیخەڵەتێنێت بۆ ئەمەش لە مێژوودا نمونەی زۆری لەم شێوەیە هەیە یەکێک لە نمونە هەرە دیارەکان ئۆپراسیۆنی گرایف کە لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا سوپای ئەڵمانیا جێبەجێ کرد ئۆپراسیۆنەکە بریتی بوو لە پەنابردن بۆ تەکنیکێکی سەربازی زیرەکانە و مەترسیدار کە پشتی بە فێڵ و خەڵەتاندنی بەرامبەر دەبەست دەوترێت بیرۆکەکە هی خودی هیتلەر بووە ئامانجیشی دروستکردنی ئاژاوە و سەر لێ شێواوی بوو لە قوڵایی هێڵەکانی بەرگری سوپای ئەمریکادا ناوەڕۆکی بریتی بوو لە کۆکردنەوەی سەرباز ئەڵمانیەکان کە زمانی ئینگلیزیان بەڕەوانی دەزانی و شارەزاییان لە کولتوری ئەمریکادا هەبوو ئەم سەربازانە بە تەواوەتی بە جلوبەرگ چەک و ناسنامەی ساختەی ئەمریکیەوە پڕچە کران تەنانەت ئۆتۆمبیلی جێپ و زرێپۆشی ئەمریکیان پێدرا کە پێشتر دەستیان بەسەردا گیرا بوو بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک جێگەی گومان نەبن ئەم یەکە بچووکانە توانیان بە ئاسانی بەناو بازگە ئەمریکیەکاندا تێپەڕن و خۆیان بگەێنە پشت هێڵەکان گروپەکان ئەرکیانەوە بوو تابلۆی ڕێنمایی ڕێگاکان بگۆڕن بۆ ئەوەی یەکە سەربازیەکانی ئەمریکا ئاراستەیان لێ تێک بچێت هێڵەکانی پەیوەندی ببسڕێن و زانیاری و فەرمانی هەڵە و چەواشەکارانە لە ناو بنکەکاندا بڵاو بکەنەوە هەرچەندە ئۆپراسیۆنەکە لە ڕووی ستراتیژیەوە سەرکەوتنی گەورەی بەدەست نەهێنا بەڵام کاریگەریەکی دەرونی وێرانکەری هەبوو کاتێک نهێنیەکە ئاشکرا بوو ترس و گومانێکی قوڵ تەواوی سوپای ئەمریکای گرتەوە متمانە لە نێوان سەربازەکاندا نەما و هەموو کەسێک گومانی لەویدی دەکرد بۆ دڵنیا بوونەوە سوپای ئەمریکا ستراتیژێکی توندی پەیڕەو کرد سەرباز ئەمریکیەکان لە بازگەکاندا دەستیان دەکرد بە پرسیارکردنی تایبەت بە کولتوری ئەمریکا وەک پرسیار لەسەر ئەنجامی یاریەکانی بەیزبۆڵ یان ناوی کارەکتەرەکان یان ناوی ئەکتەرەکان کە تەنها ئەمریکیەکی ڕاستەقینە دەیتوانی وەڵامیان بداتەوە لەم چەند ڕۆژەش لە شەڕی لالەزار باسی تەکنیکێکی هەڵخەڵەتاندن دەکرێت بە تێپەڕبوونی چەند کەسێک بە بازگەکانی هێزەمنیەکان بەبێ ئەوەی بناسرێنەوە بەڵام تا ئێستا زانیاریەکان پشتڕاست نەکراونەتەوە.